کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە سەرقاڵی گەڕانەوەی منداڵێکی ونبووی دیکەی هەڵەبجەیە لە وڵاتی ئێرانەوە بۆ ئامێزی کەسوکارەکەی. بەپێی زانیاریەکانی کۆمەڵەکە ڕێوشوێنەکان بە شێوەیەکی یاسایی و لە ڕێگەی حکوومەت یاریمی کوردستانەوە گیراونەتە بەر و هەموو بەڵگە و دیکۆمنت و نووسراوەکانی پەیوەست بەو منداڵە دۆزراوەیە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە. لە ئێستادا لە هەڵەبجە گەڕانەوەی مناڵە ونبووەکان زۆرترین قسەی لەسەر دەکرێت، چونکە لە ڕابردوودا هەڵەی پشکنینی دوو منداڵی دۆزراوەی شارەکە ڕەشبینی و ناومێدی لای کەسوکاری مناڵە ونبووەکان دروست کردووە. وەڵا ڕێگە تەنها ئەوەیە ئەبێ بەڵگەیەکی یاسایی قانونی ڕێک بگیرێتە بەر ڕاست و دروستی، یعنی هەموو شتێک لە بەرچاو بگیرێ، هەموو شتێک تاکید بکەنەوە فەحسێکی دیئێنەی لە هەموو وڵاتانە لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژە ئەهاتێتەوە لای ئێمە. ئەوە 9 مانگەمە لە چاوەڕانین کە هێشتا نەهاتوێتەوە. کاتێکە من دڵنیا مناڵێکە هێنمەوە نەک ساڵێک چاوەڕێی بکەم وڵا فەحسێکی بۆ ئەەکەم، ساڵێک داینانێم من لەوێ تەواو بەڵگەی تەواوم پێ بێ بە ڕەسمێت بزانم ئەم مناڵە 100% بەڵگەم پێ هەڵەبجەییە کەسوکارەکە یا ماوە یا نەماوە، ئەگەر نەشما بێ خوار هەڵەبجەییە. بۆ نمونە من ئەو کاتە فەحسی دیئێنەی بۆ ئەەکەم 100% باوەڕ و قەناعەتی تەواوم بۆ فەحسە هەبێ کە ئەم فەحسە 100% مناڵی هەڵەبجەیە و مناڵی ئەو ماڵەیە کە دراوە پێی ئینجاکەی ئەلانیەکەم. جگە لە کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕێکخراوی مناڵە ونبووەکانیش ماوەی 3 مانگە تایبەت بۆ دۆسیەیە خۆی ڕاگەیاندووە. ئەوان پێیان وایە پێویستە بە ڕێگەی یاسایی و دڵنیایی ونبووەکان بگەڕێنرێنەوە بۆ ئەوەی جارێکی تر هەڵەی جەرگبڕیا و شەوەی مەریەم و عەزام سێباران نەبێتەوە. ئەبێ لە ڕێگەی لیژنەکەەوە پێشووتر هەموو بە دوواداچوونێکی بۆ بکرێ بڕیاری لەسەر بدرێ، اینجا تەسیم بە ئاسایشی ئەەکەین، ئاسایش لە کۆڵینەوەی خۆی تەواوکە، اینجا تەقدیمی محکەمەی ئەەکەین، لە ڕێگەی محکەمەوە فەحسەکەی لێوەرگیرێ، بەڵام بەداخەوە ئەو فەحسە ناکە پێشووتر ئێعتیمادیان لەسەری هەبوو. ئەوە نزیکەی 6 مانگە فەحسی بڵین لیکەکە وەرگیراوە لە خەڵک تا ئێستا هەر چاوەڕێ وەڵامیان وەرنەگرتووە. تۆ گەر تۆ مناڵێ بینی تۆ دوای 6 مانگە ساڵێک بڵێ چاوەڕێ بێ فەحسەکە و دەرچێ، ئەمەش نابێ بێ بە شێوازێک بێ بە زووترین کات بۆی ئەم تۆ لە مەرحەلەی یەکەمای خەیتە قەلەقیەوە. 74 خێزانی هەڵەبجە لە دادگای شارەکە ناویان تۆمار کردو و دەڵێن منداڵیان لە کیمیابارانەکەی هەڵەبجەدا ونبووە. 8 ونبووش لە ماوەی ساڵانی ڕابردوودا گەڕێنراونەتەوە و دوانیان پشکنینەکانیان هەڵە دەرچووە. بەپێی زانیاریەکانی پەیام لە ئێستاشدا 6 کەس بانگەشەیەوە دەکەن منداڵی ونبووی شارەکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.